ڕۆژگار بۆچی یارەکەم وەفادار نەبوو؟ بۆچی یاگرت لەم دڵە پەربەرینە بەردا؟ قەرار بوو بە یەکەوە بژین، بە یەکەوە بمرین. ئێستا بۆچی ئەم هەموو غەریبی و ژیانە تاریکە؟ تۆ ڕۆیشتی و من لە دوات جێمام و دڵم پڕ بە و لە خەم. هاوار ئەوانەی وەفادارن بۆچی بە تەنیا جێدەهێڵدرن؟ یار بۆچی جێم دەهێڵی و بۆچی ئەم ئازارە گوڵە؟ مەگەر بەڵێنمان بە یەکتر نەدا و نەمان و ژیان بە یەکەوە جوانە. ئەی ڕۆژگار گەر مردم با هەردووکەمان بمرین، با بڕۆند و گۆرەمان بۆ بکەن لێک نزیک بن. بەڵام چی بکەم کە جێگای هەردووکمان نابێتە هۆخ؟ چەند سەختە بە تەنیا مردن، چەند ناخۆشە دڵشکان. هەر یارم دان بینی بە خەم ناچی، پێی بڵێن نەی و هەفادار. ئەهی پەرسۆز چاوەڕێت بوو عەزیزم، تۆ کە ڕۆیشتی ئێمەی داماوت بێ کەس کرد. بۆچی لە ڕۆژی ئەزەلەوە خۆشەویستیت کرد و باتر جێتێشتم؟ دڵم پڕە لاخ و فرمێسک و غەمگینی، بۆ وادانەی کە نەهات نەدی، بۆ ماچە شیرینانە. ئەی خەمی دڵ بۆچی ئەم هەموو ئازارم پێدەبەخشیت؟ بۆچی ئەو یارانەی خۆشم دەێن بە تەنیا جێم دەهێڵن؟ ئەی خودا بۆچی ئەوانەی خۆشم دەوێن لێمیان دەسێنی؟